ئەمڕۆ هێزە عێراقیەکان بە هەمانگی لەگەڵ هەواڵگیری پێشمەرگە ئۆپەراسیۆنێکی بەرفراوانیان دژی چەکدارانی داعش لە ناوچەکانی نێوان کەرکووک و خورماتوو شاخی غەڕەی خورماتوو دەست پێ کرد. اليوم باشرنا الساعة 5 الصبح. ئەمڕۆ لە 5 بەیانیەوە دەستمان کرد بە جێبەجێکردنی ئەرکەکەمان وەسپاس بۆ خوای کەکانمان ئەرکەکانی خۆیان بە ئەنجام گەیاند و گەیشتنەوە بە هێزەکانی پێشمەرگە. ئۆپەراسیۆنەکە بە هەماهەنگێکی باش لەگەڵ پێشمەرگە ئەنجامماندا و بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە کارەکان ئەفسەرانی پەیوەندی بۆ هەردوو لا ڕەوانە کران و هەروەها لە کاتی ئۆپەراسیۆنەکە کارەکان بەوردی ڕێکخران. لە ئۆپەراسیۆنەکەدا هێزە عێراقیەکان بە دەشتاییە فراوانەکانی نێوان کەرکووک و خورماتوودا بڵاویان پێکرا و دەستیان گرت بەسەر ژمارەیەک حەشارگەی داعش و پشتێنی بۆم ڕێژکراودا. ئەم ناوچەیە ناوچە دوو لە دەستەکانی نێوان پارێزگای سەلاحەدین و پارێزگای کەرکووکە دیارە ئەم ناوچەیە ئەو جێگان کە داعش لێرەوە هێرشەکەنە سەر جادەگشتیەکان و لێرەوە پلاندانن بۆ هێرشکردنە سەر شار و شارۆچکەکان. بۆیە ئەمڕۆ هێزە عێراقیەکان وەکوی کە دەبین هەمەر و ئۆتۆمبیلەکانیان ئۆپەراسیۆنێکی گەورەیان دەست پێ کردووە بۆ پاکردنەوەی ئەم ناوچانە لە چەکدارەکانی داعش و تاکو ئێستا بە پێی وتەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ڕەدی سەریع واتە بەرپەرشانەوەی خێرا دەستیان گرتووە بەسەر کۆمەڵێ لە شوێن و با بڵێن پشتێنی بۆم ڕێژکراوی داعش و هەندێک بەڵگەنامە و دیکۆمنتیان دەستکەوتووە کە لە یەکێ لە دیکۆمنتەکانە ئاماژە بەوە ئاکرێت کە داعش پلانی هەبووە سەیتەرەی وەهمی یاخود بەجلی سەربازیەوە هێزەکانیان بنێرنە سەر جادەگشتیەکان و لەوێەوە با بڵێن کردەوەی تیرۆریستی و خەڵداگرن و بیان کوژن و پرۆسەکە لە کاتژمێر 4:30 بەیانیەوە دەست پێ کردووە و تاکو ئێستا پرۆسەکە بەردەوام وەکەوەی کە دەیبینین هێزی ڕەد سەریع و هێزی عێراقیەکان بە هەماهەنگی لەگەڵ هێزی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ دەستگای هەواڵگیری هێزی پێشمەرگە بەسەرجەم ئەم ناوچانە و لە سێ محورەوە بڵاویان پێکراوە و پرۆسەکە تاکو ئێستا بەردەوامی هەیە. ئەو ناوچانەی هێزە عێراقیەکان ئۆپەراسیۆنەکەیان بۆ ئەنجامدا پێگەی چەکدارانی داعش بوون بەڵام زۆربەی چەکدارەکان پێشوەخت ناوچەکەیان جێهێشتە بوو. العدو هو بمجاميع صغيرة. دوژمن بە گروپی بچووک بچووک هەوڵ دەدات لەم لاولا ئاژا و نەئارامی بنێتەوە ئەوە بۆ خاڵێکی پشکنینی ساختەی لەسەر ڕێگای کەرکووک بەغدادانە. ئەم ئۆپەراسیۆنش بۆ پاکردنەوەی ئەم ناوچانەیە و دوورخستنەوەی مەترسیەکانە لە هاوڵاتیان لەم ڕێگا سەرەکیانە. هێزەکانی پێشمەرگەش جگەلەوەی بە پێدانی زانیاری هەواڵگیری هاوکاری هێزە عێراقیەکانیان دەکرد هاوکات بە ناوچەکەشدا بڵاویان پێکرا بوو تا هێزە عێراقیەکان سنووری دەسەڵاتی ئەوان نەبەزێنن. هەروەک خۆتان ئاگادارن فترێکی زۆرە جموجۆڵی داعش لە سنوورەکەی ما هەیە لە بەتایبەت دوای 16 ئۆکتۆبەر و 2007ەوە ئەو چەکدارانە فەراغێکی ئەمنی دروست بوو لە بین ئێمە و حکوومەت عێراقیە ئەوان ئەو فەراغ ئەمنیان خواستەوە هاتن ئەو مەنتخەی پەڵکانە و غەڕە و مەنتخەی شۆرا و ئەوانە ئیتر ئەو دیهاتانێت کە لەوێ و پەڵکانە و غەڕە و شۆراوانە کە ماڵی تیا و ماڵەکان چۆڵیان کرد لەوەی کەوان هاتن لەوێ جێگیر بوون و لەو هەردە وڵاتە و یەکەم جار مەسوولی یەکەمیان کورد و خەرکی هەڵەبجە بوو پیانۆ ئەبوو عەبدوڕەحمان ئەبوو عەبدوڕەحمانی ناو ئەلێ بوو دوایەوە مەسوولێکی تریان دانا لە خەڵکی ئەو ڕۆی مەسوولیتیاندانە خەڵکی باڵێ سەمانبەک بوو خالیدی ناو دوای ئەوە ئیسە نازانم بەزەبەت ئیسە مەسوولیان کێ بەڵام چەکدارەکانیان ناو بەناو زیاد و کەمیان کردە لەو سنوورە داتەوە چونەتە 200 چەکدار داتەوە 150 چەکدار داتەوە کەمتر و زیاتر و هاتو دادا 30 کەس بۆ 40 کەس لێبوونا و ئەمە دووەم جارە حکوومەت عێراقی ئۆپەراسیۆنەکە لە مانگ یەک ئۆپەراسیۆنێکی تر کرا بەڵام کە ئۆپەراسیۆنەکە ئەوان کە ئەزانن ئۆپەراسیۆنەکەی ڕاستەن شوێنەکانی خۆیان چۆڵەکەن ڕۆن بۆ شوێنێکی تر. ئۆپەراسیۆنەکەی ئەمڕۆی هێزە عێراقیەکان لە کاتێکدایە داعش جموجۆڵێکی فراوانی لە ناوچەکە هەیە و هەوڵی بڕینی ڕێگا سەرەکیەکان و تێکدانی ئاسایشی شارەکان دەدات. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.